خێربین بوو ساز بەریکارێ رپیدایە تیۆتا. از علیمە ڕێوەشکۆرێ فرۆتنێ ئەڤەژی لەند گروزەرە 2017 وایت ئێدیشن چەند تایبەتمەندی نایاب هەنە. ئێکیشۆن تایبەتمەندیوە هەبوونە دوو شۆشێن 10 ئینچ کۆپرێکۆ میمۆری کۆرد و USB تو دێشەی ڤیدیۆ سترۆنێت خۆ ببینی و گوێ خۆ بدایە بکۆڵێتیەکۆ بەرز و باش و هەروەسا تو دێشەی کۆنێکت کەیت گەل ئینتەرنێتێ. ئەوەل دەفمن گەلک یۆ گرنگ تو تشەی شۆشە مۆبایلۆ خۆ بڤە گۆهێزی بشۆشۆ بەرتە و شینە مۆبایلێ بکار بینی. والپێشیە لەند گروزەر وایت ئێدیشن وایرلس چارجی هەیە تووشەی پرێکێ بە مۆبایلە خۆ شەحن بکایی و بێوایە. وشبیرەوە ناچیتن کە هەمی ئۆتۆمبیلێتمە گرانتیۆ 3 ساڵان یا 100,000 کیلومتر گەلدە هەیە. دێزەڤرینە لۆیە هەوا بوو بە حەزکردنەوە پێتر تایبەتمەندیوە. خێر بێن بوو ساز. نها لاند گروزەکە وایت ئێدیشن بکرە و ئێک ژوان چارخەڵاتان وەربگرە. هەروەسا ناوێتە دچیتە پشت کێشانە گەشتێکا دووکەسی ji بۆ یابان بە تنێ برەیە بریکارên me yên rêpêdayî. Toyota Peugeot bi piştrastî ve